ژمارەی سوالکەر لە نێو بازاڕەکانی سلێمانی بە ڕێژەیەکی نائاسایی بەرز بووەتەوە کە زۆرینەیان منداڵن و لە شێوەی تیمێکی ڕێکخراودا لە کاتێکی دیاریکراو دێنە ناو بازاڕ و دواتر بۆ پشودان دەگەڕێنەوە کەمپ و ئوتێلەکانی سلێمانی. زۆربوونی ئەم ڕێژەی سوالکەریش هاوڵاتیان و کاسبکارانی بە تەواوی نیگەران کردووە. ڕاستەکەی لێرە سوالکەرێکی زۆر هەیە بە عامەگەر بڵێ سێریکی زیاتری مناڵە زیاتر دایکیان لەگەڵایە زیاتر خۆشک برا بەڵام بوونەتە ئیسعاجی بۆ بازاڕەکەش تەناو ئێمە خۆمان ڕاهاتوین پێی بەڵام زیاترینیان بۆ مشتریەکانمان لەبەرەی دێ لێرە نانێکە خوا فریانەکە لێرە وەسێ ئەم داوای لێکە ئەمە ڕوادانەیەتری ئەودا یعنی بۆتە بێزاری بۆ بازاڕەکە و یەک زەلام ناوێرە دەستکا بە گیرفانە پێنج پەلامانەوە دەستی ماچەکە کابرا ناوێرە لە فێبخوا 50 مناڵێ ژن عارەبە سووریە ئێرانی هەر نازانین گیرمان خواردوو بەدەستیانەوە ئیتر داوامان لە حکومەتە لە قایم قامە لە محافزە لەلایەنە پەیوەندیدارەکانە ئەم دیاردەیە نێڵن خوا ئاگادارە چی پارێ ئەم وڵاتەیە هەمووی ڕا بۆ دەرەوە بۆ سووریا بۆ خوارەوە بۆ ناوچەی هەولێر بۆ ئێران ڕۆژی 89 هەزارێنن هەر یەکە و دانیگیان 89 هەزارێنێ ئێدەم هەموو 89 هەزارێ بڕادە لە دەرەوە شار ئەم وڵاتە بۆی قەیرانیگەیە کابرا تا کەبابێکە خۆیان تا لە فەیەکە خوا تێگەیشتی حەو سوال کرد یەکێ شاری ماچەکە یەکە قۆڵی ماچەکە یەکە دەستی ماچەکە یەکێ لێ پار بڕاکە نانەکەی بۆ ناخورێ وای لاتوە ئەمانە ئیشیان نەماوە ئیشیان نەمانی بێزار بوون جار ئەمە نە سوالکەریش نین کاکە وەڵی مێردەکانیان لە ئوتێلەکانە دانیشتووە ئەمانە نیە هەمووی سووری و ئێرانی قەرەجن کاکە پارێکی خەیاڵی پێیاکەن وەڵی دیاردێکی ناشرینە یەکێ ناوێرە بێ لە فێ بخوا داوای پارەی لێکەن یەکێ ناوێرە قاشە شوتی قابێ شوتی بخوا داوای پارەی لێکەن ڕۆژی حەو کەڕەت هەش کەڕەت تێگەشتی پارە ئەکەن بە وردەوە یەنە نەیگەن بە پێنجی و مێردەکانیان لە ئوتێلەکەی خۆیان لێ دەرەوە سوالەکان حیان بردوینەوە. بەرپرسی ڕاگەاندن و پەیوەندیەکانی پۆلیسی پارێزگای سلێمانیش دەڵێت بنەبڕکردنی ئەو دیاردەیە ئەستەمە ئەوانەشی ئێستا لە بازاڕەکانن هەمویان زیاد لە جارێک دەزگیر کراون بەڵام ڕاستەوخۆ دوای ئازادبوونیان خێرا دەگەڕێنەوە بازاڕەکان و دەست بە سوالکردن دەکەنەوە. ئەم چوارمانگە یەکەم کە تا ئێستا بڵێن 20 ڕەمەزانە 25 ڕەمەزانە زیاتر لە 100 ئافرەت و ژنمان دەزگیر کردووە ئەمانە بە دادگا. کێشەی ئێمە ئەوەیە کە ئەمانە زوو بەرە بن زوو بەربوونەکەش دیارە بابەتە یاساییەکە قابلی ئەوەیە کە سپاردە ئازاد بێ ڕۆژی دوو ڕۆژە و بە سپاردە ئازادە بن لەگەڵ ئەو منداڵانەی کە لەسەر شەقامە بینێن ئێمە چاودێریمان کردوون دیارە نایانگرین بەشی پۆلیسی نێوجوانان و لیژنەکانی قایم قامت ئایان بنە بەشی پۆلیسی نێوجوانان و لەوێ کە سوکاریان بانەکرێت زۆر بەیان لە سڵ هەشتیان عەرەبن مەجموعەیەک ئێرانیش پێیا بوون کەوانە ئافرەتنەوە گەڕێن دەروەزاکەن لە ناو بازاڕن ئێمە ئەوانەشمان چاودێری کردو بەڵام ڕێژەکەەوەندە زۆرە ناتوان بڵێم کۆنتترۆلی 100% دەکرێت بەڵام دەستمان پێکردوێتەوە مەفرەزەکانمان کەوتنەوە سەر شەقام ئەم هەفتەی کە ڕەمەزان ماوە ئیشەڵا هەڵمەتێکی چاک ئەکەین و ئەو دەرۆزەکرانە نابینرێت. بەهۆی جەنگی نێوخۆیی سووریا و جەنگی داعش ژمارەیەکی زۆری هاوڵاتیانی سووریا و خواروی عێراق ئاواری هەرێمی کوردستان بوون گەرچی لە بودجەی گشتی عێراق بۆ ساڵی 2010 بڕی 420 ملیار دینار بۆ وەزارەتی کۆچ و کۆچبەران تەرخان کرا بۆ گرتنەبەری ڕێکارەکان لە پێناوگەڕانەوەی ئاوارەکانی موسڵ و ئەنبار و سەلاحەدین و دیالە بەڵام پاش دوو جار درێژکردنەوەی بڕیار بوو کۆتایی ساڵی 2010 هەموو کەمپەکانی عێراق دابخرێت و خەڵکەکەی بگەڕێنەوە بەڵام لە ئەو بڕیارە جێبەجێکرا و نەکاتێکی دیکەش بۆ گەڕانەوەی ئاوارەکان دیاری کرا بەمەش دیاردەی سوالکردن زیاتر بەرز دەبێتەوە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.